زۆر بەڕێز کاک عەباسەکرام وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵمانە لە هەولێرەوە. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. بەڕێز کاک عەباسەکرام، باسێکمان لە پرۆسەکە بۆ بکەی، پرۆسەکە چۆن بەڕێوە چوو، ئەوەی کە جەنابی وەزیریش پێشتر ئاماژەی پێکرد لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکە دەڵێ زۆر دادپەروەرانە بووە، پرۆسەکە چۆن بەڕێوە چوو؟ زۆر سپاس کاگرانکۆ بۆ ئەم دەرفەتە. سەرەتا لێرەوە لەم مینبەری کورسات نیوزەوە دەمەوێت پیرۆزبایی گەرم ئاراستەی سەرجەم دەرچوانی دوانزەی ئامادەی بکەم کە ئەمڕۆ ناوێن لە زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستان گەڕایەوە. سپاس بۆخوا، سپاس بۆ هەموو لایە کە توانرە ئەمڕۆ پرۆسەکە بە سەرکەوتوی ڕابگەندرێ. خەون و ئاواتی چەندین ساڵەی دەرچوانی دوانزەی ئامادەیی، خەون و خولیایی 51,725 دەرچووی دوانزەی ئامادەی ئەمڕۆ هاتە دی بەو بەش و کۆلێژانە شاد بوون کە دڵخوازی خۆیان بووە بە پێی کۆنمرەکانی خۆیان کە بۆی دەگونجا. لە پرسیارەکەی جەنابتەوە ئەگەر بێت و دەست بە چونە ناوبابەتی زانکۆڵاینەوە بکەم کە پەیوەست بە دادپەروەرێتی و شەفافیت لە پرۆسەکەدا دەتوانم بڵێم سیستەمی زانکۆڵاین ڕێگەی زانکۆ.com کە ئێستا خوێنکارانی ئێمە دەتوانم سناو سیستەمەکەەوە و شوێنی وەرگیراوی خۆیان تێدا بدۆزنەوە یەکێکە لە دادپەروەرترین و شەفافترین سیستەم لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا. لەم سیستەمەدا بە هیچ شێوەیەک، بە هیچ زۆرێک، بە هیچ نەوەیەک، نە وەزارەت، نە کەسێک، نە هیچ لایەنێک دەتوانێت دەستکاری سیستەمەکە بکات و کۆنمرەکان دەستکاری بکات و شوێنی وەرگتن بگۆڕێت. چونکە سیستەمەکە بە شێوازی ڕێکخراوە کە هەر کەسێک داواکاری پێشکەش دەکات لەسەر بنەمای ژمارەی کورسیەکانی کۆلێژەکان و بەشەکان دابەشکراوە بە پێی چێبڕچێی نمرە کە داواکاری بۆ پێشکەش کراوە، پێی ئەم داواکاری کە خۆی پێشکەشی دەکە یاخود ئەو حەزەی کە خۆی هەتی بۆ کۆلێژ و بەشێک دەتوانێت وەربگیرێتن. لە ئێستادا سەرجەم ئەو دەرچوانەی کە وەرگیراون 51,725 دەرچوو کە ئەمڕۆ ناویان ڕادەگەێنرێت و ڕاگەێنرا و ئێستا دەتوانن شوێنەکانی خۆیان بدۆزنەوە بوونەتە یاخود قۆناغێکی تازە لە ژیانە دەست پێ دەکات کە ئەویش قۆناغی دەستکردنە بە خوێندنی بەرایی لە کۆلێژ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستاندا. بەو پێە ئێمە لەگەڵ ڕێگانی زانکۆڵاین چۆن دڵنیاییماندا هەر لە شاشەی کورسات نیوزیشەوە وتمان ئەم ساڵیش وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەوڵ دەدات زۆرترین دەرفەتی خوێندنی گشتی بە خۆڕایی بۆ کوڕان و کچانی وڵاتی خۆیان بڕەخسێنێ. بەم پێەیە ئەمڕۆ ئەنجامەکەیمان بینی دەتوانم بڵێم 100% دەرچوانی دوانزەی ئامادەیی لە زانکۆ و پەیمانگاکان وەرگیراون کە 103 کە خۆیان بە هەڵە فۆرمیان پڕکردێتەوە یاخود ئەو هەڵبژاردانەی کە کردویان لەگەڵ کۆنمرەکانیان نەگونجێت وەرنەگیراون ئەمانیش لە چەند ڕۆژی داهاتوو لە شێوەی سیستەمی سکاڵا وەردەگیرن. بۆیە وەرگرتنی ئەم ژمارەیە کە بە هەر سێلقی زانستی وێژەیی و هەروها پیشەیی هەم دەستکەوتێکە بە وەزارەت هەمیش ڕەخسانی هەلێکی خوێندنە. لای چتریشەوە قۆناغی دووەمی کارەکانی ئێمە ماوە کە بریتە لا وەرگیرانی خوێنکارانی خوێندنگا کوردیەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان بە تایبەتی کەرکووکی خۆشەویست و خانەقین و شنگال کە بە هەمان پێوەر و کۆنمرەی خوێنکارانی هەرێمی کوردستان دەستنە چێبڕچێ وەرگرتنەوە. ئەمانیش کە ژمارەکەیان زیاتر لە 1300 کەسە لە چەند ڕۆژی داهاتوو دەستە نێو پرۆسەکەەوە و ناویان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئێستا خوێنکارانی خوێندنگانی دڵتیەکانیش بە هەمان شێوە کە ناویان نەگەڕاوەتەوە لە چەند ژمارەیان 570 دەرچووە لە چەند ڕۆژی داهاتوودا بە هەمان شێوە هەم لە هەمان سیستەمی زانکۆڵاینیان دەگەڕێتەوە و بەم کۆلێژ و بەشانەی خۆیان شاد دەبن کە داواکاریان بۆ پێشکەش کردیان. باشە کاگە بەس ئەوەی خوێنکارانی ناوچە جێناکۆکەکان کە لە زانکۆ پەیمانگاکانی کوردستان وەردەگیرن ئەوانش لە چەند ڕۆژیاندایانی سیستەمەکەیان بۆ کارا دەبێ و دەتوانن فۆرمی خۆیان پڕ بکەنەوە باماچەوە؟ بڵێ بەڕاستی کاگرانکۆ بابەتی وەرگرتنی خوێنکارانی ناوچە جێناکۆکەکان پرسێکە چەندین ساڵە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەوڵی داوە دەرفەتێک بۆ ئەم خوێنکارانە بۆ گونجێنێتن یاخود بڕەخسێنێتن بۆی بتوان درێژە بخوێندن بدەن. چەندین ساڵە وەزارەت ساڵانە بە میکانیزم و شێوازی جیاجیە ئەم خوێنکاران لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان وەردەگرێتن. ئەم ساڵەکە هەموو خوێنکارانە یاخود ئەم دەرچوانەی ناوچە جێناکۆکان فۆرمیان پڕ کردوێتەوە. لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم فۆرمانە ئیش لێسەر دەکرێت، کاری لێسەر دەکرێت و ناوەکان ڕادەگەێنرێت. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە هەموو خوێنکارانی ناوچە جێناکۆکان بە کەرکووک و خانەقین و شنگالەوە بە هەمان پێوەر و
بنەما و مەرجەکانی خوێنکارانی هەرێم وەردەگیرن واتە هیچ جیاوازێک ناکرێت نێوان خوێنکارێکی هەرێم لەگەڵ خوێنکارێکی کەرکووک هیچ جیاوازێک ناکرێت ئەمانە هەمویان بە هەمان کۆنمرسنەوە چێبڕچێ و لە زانکۆ پەیمانەکانی هەرێمی کوردستان نایان دەگەڕێتەوە. زۆر باشە زۆر جار دەوترێ ئەو زەختەی کە وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەت لەم ساڵانی دواییدا و لە سەرنەمێم کابینێدا بە تایبەت کە دکتۆر ئارام و بەڕێستانیانی لە وەزارەتن زەختێکی زۆری خستوەتە سەر زانکۆ پەیمانگاکان بۆی کە زۆرترین خوێندکار لە زانکۆ پەیمانگاکان وەربگیرێن ناچار نەبن دواتر بە پارە لە زانکۆ پەیمانگالیەکان بخوێنن. هەندێک جار لێرە و لەوێ دەوترێ ئەمە کاریگەری کردووەتە سەر کواڵیتی خوێندن لە زانکۆ پەیمانگاکان. ئایا کاریگەری هەیە یان نیەت لەوەی کە هەموو خوێندکارێک وەربگیرێ حەزەکەم ڕوونی بکەیتەوە؟ بڵێ زۆر سپاس بۆم پرسیارە ئەم پرسیارە زۆر جار لێمان دەکرێتن و دەوروژێندرێ بەنامە بۆمان دێت یاخود لە شوێنەکان لە ئیڤنتەکان باسی ئەم بابەتە دەکرێت و ئەمەش دەتوانم بڵێم ئەم بابەتە ینی قابلی گفتوگۆکردنە قابلی مناقەشەکردنە قابلی با بڵێن دیبەیتە. ئێمە ئەگەر سەیری تاقی ئیستیعابی زانکۆکانی خۆمان بکەین توانای زانکۆکانی خۆم بکەین ڕەنگە ئێمە ساڵانە نتوانین 30,000 خوێندکار زیاتر وەربگرین. بەڵام گریمان ئێمە 30,000 خوێندکارمان وەرگرت نزیکەی 20,000 نزیک 30,000 خوێندکاری تر لە دەرەوەی پلان دەمێنێتەوە ئەی ئەمانە بۆ چێ بچن. ئێمە خۆمان ئەگەر بێت و ئەمانە وەرنەگرین دەرفەتی ئەویان دەدەینە پێشی فەرمون بڕۆن بۆ خوێنی تایبەت بۆ خوێنی ئەهلی فەرمون بڕۆن لە ماڵەوە دابنیشن فەرمون بڕۆن ئێوەمان پێویست نییە بەڕای ئێوە بەڕای بینەران بەڕای خەڵک ئایا ئێمە خۆمان دەرفەتیان بۆ بڕەخسێنین هەلی خوێندنیان بۆ بڕەخسێنین یاخود بیانێرین بۆ ماڵەوە و هیچ دەرفەتێکی خوێندیان نەبێتت یاخود بکەونە سەر شەقام یاخود ناچاریان بکەین بۆ خوێندنی تایبەت کاتێک تۆ لە وەزارەتی پەروەردەوە ئەم ساڵەکە 57,980 دەرچی قۆناغی 12 بۆ دێت ناکرێت تۆ فلتەری بکەیت و ئەمانە هەموو بدێری بۆ ماڵەوە لە کاتێکدا ئەگەر بێت و ئەمانە خۆیان لەگەڵ قۆناغەکانی خوێندنەوە بە نمرێ بۆ نمرە بە ڕێژەیەکی کەم بۆ وەزارەتی خوێندنی باڵا بێت خۆ وەزارەتی خوێندنی باڵا تەڵەبەی دەرەوە هاوردە ناکاتن هەر ئەمە وەردەگرێت بەڵام بۆیە شتەکان تەواوکەری یەکتر دەبن بۆیە ئێمە دەبیستمانە دەرفەتی خوێندنیان بۆ بڕەخسێنین هەلی خوێندنیان بۆ بڕخسێنێن کەسێک کە قۆناغی 12 ئامادەی تەواو دەکاتن کە لە ماڵەوەدا ئەنیشێتن هیچ هەلێکی خوێندنی نابێتن ئەمە دنیای خەون و خولیای لەبار دەچێت لە ناو دەچێتن بەڵام ئێمە کە دەرفەتی خوێندنی بۆ دەڕخسێنین بە بەسمانە بتوانێت درێژە بە خوێندن بدا چکە خۆتان دەزان لە ئێستادا هیچ خوێندکارێکی ئێمە هیچ دەرچێکی ئێمە کاتێک کە زانکۆ تەواو دەکات هەلی لە خوێندنی کەرتی گشتی وەدەست ناکەی بەڵام ئێمە دەمانەوێت دەرفەتی ئەو خوێندنیان پێ بدەین بە تایبەتیش لەم کابینەوە خۆت باسکرد دەخت کراوەوە لەسەر خوێندنی گشتی بە خۆڕایی ئێمە هەوڵ بدەین زۆرتری خوێندکاری ئێمە لە خوێندنی گشتی وەربگیرن دوورکەونەوە لە خوێندنی بە پارە بۆ نمونە لە ئێواران کە بڕێک پارەی کەم دەدا لە خوێندنی پارالێل بۆ نەیاخود لە زانکۆ پەیمانگە تایبەتەکان بۆیە بەڕاستی بابەتی وەرگرتنی دەرچوانی 12 ئامادەی ئەم پرسەیە کە ئێمە زۆر جار هەوڵمان داوە بتوانین دەرفەتی خوێندن بڕەخسەین بە یەکسانی بۆ هەمووان ڕاستە ڕەنگە لە زۆر شوێن ئێمە هەندێک قوربانیمان داوێت لە بەرامبەر کواڵێتیە بەڵام هەوڵیشمان داوە ئێمە زۆرترین دەرفەت بڕەخسێنین بۆی ئەمانش نەکەونە سەرزادە و هەلی خوێندنیان بۆ بڕەخسێ. باشە کاگە باز هەندێک لە زانکۆکان ینی گرفتیانێ ینی گرفتی بە تایبەت دانپێدانان لەم ساڵدا هەوڵ هەیە بۆی گرفتی و زانکۆیانە چارەسەر بکرێت؟ ئەگەر مەبەست زانکۆ و پەیمانگا حکومەکان بێ ئێمە لەگەڵ بابەتی دانپێدانان بەڕاستی کاگرانکۆ بابەتی دانپێدانان و دانپێدان ڕەنگە ئەم دەستەواژێ باش نەبێ ئێمە بەکاری بێنین زۆر دەبێت مای نیگەرانی کاگە باس پرسیارەکەم زیاتر ڕوونکەمەوە زۆر جار دەبێتەوەی نیگەرانی خوێندکار هەندێک جار ینی وا دەکا خوێندکارانیش حەز نەکەن لەو جێگانە ناوێن بێتەوە لەبەری وا تێگەینراون کامە دانپێدانانی نییە دواتر لە هیچ شوێنێک ناتوانێت دابمەزرێ. بەڵێ پرسیارەکەت ڕوونە بەڕاستی ئەمەوەی تۆ باستەکەی تەواوە زۆر ڕاستە ڕوبەڕووی ئەمەش دەبێتەوە بەڵام من یەک ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بم خۆی ئەم زانکۆ پەیمانگانێکە لە هەرێمی کوردستان هەن ئێمە لە هەرێمی کوردستان زانکۆیانەمان هەیە هەمووی لە چوارچوەی مەرج و ڕێنمایەکانی و یاسا و قانون دەستور دامەزراون هەرێمی کوردستان مافی هەیە زانکۆ بکاتەوە مافی هەیە زانکۆ دابکە مافی هەیە کۆلێژ بکاتەوە دەستور ڕێگەی پێداوە دەستوری عراقی ڕێگەی پێدراوە بەڵام هەندێک جار بابەتی سیاسی کە تێکەڵ بە پرۆسەی خوێندن دەکرێتن کێشە بووە هەم بۆ ئێمە دروست دەبێت بۆ خوێندکارانی ئێمە کاتێک لە زانکۆکان بەشێک لە زانکۆکان دەدەچن هەم بەشێک لە هەندێک جار کێشە بۆ خوێندکارانی ناوچەکانی تری عراق دروست دەبێت لە هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە لەم کابینەی هەوڵمان داوە وەزارەتی خوێندنی باڵا بە هەوڵی ڕاستی زۆری وەزیری خوێندنی باڵا کێشەکانی نێوان خوێندنی باڵای هەرێم و ناوان
هەم قوڵتر نەکرێنەوە هەم بەرەو چارەسەر بوون بڕن خۆشببختانە کە ئێستا ئمە قسە دەکەین کێشەیەکی ئەوتۆ لە مۆزوعی مامەڵەکردن لە گەزانکۆکانی هەرێم لایەن حکوومەتی عراقی نەماوە بۆ نمونە زانکۆیەک ئەگەر زۆر پێشتریش کێشەی هەبوو بێت لەلایەن حکوومەتی عراقی بەڵام لە دەرەوە ئێمە کێشەمان نەبووە هەر خوێنکارێکی ئێمە لە هەر زانکۆیەکی کوردستان کە دەرچوو بێتن لە هەر وڵاتێکی پێشکەوت و دنیاویستی بێتی درێژە بە خوێنمدا باید شوێ کێشەی نەبووە بەڵام زۆر جار بۆ بابەتی دامەزراندنی سەیەکەمەکان و هەڵگرانی بڕوانەوە باڵاکان و هەروەها دەرچوانی بەشە پزیشکی و تەندروستەکان کە دەگەڕێنەوە بۆ ناوەند لەلایەن حکوومەتی عراقی یاخود لایەن وەزارەتی خوێنی باڵا بابەتی مامەڵەکردن لەگەڵ هەندێک زانکۆ دەوروژێندرێ بەڵام ئێمە هەوڵماندا ئەمانەش هەل بکەین وە چارەسەر بکەین لە دوایین هەوڵدا ئێمە کێشەی زانکۆ چەرمۆ چارەسەرکرا خۆشببختانە کە توانرە چارەسەر بکرێ و لە پێشتر زانکۆکانی تریش بە هەمان شێوە چارەسەرکراوە و ئەو چەند زانکۆی یاخود ئەم چەند بەشەی کە ماوە کێشەکانیان ئێمە تیمی هاوبەشمان لیژنەی هاوبەشمان لەگەڵ یەکتری هەیە بۆی بتوانین لە نزیکترین کات ئەمانەش چارەسەر بکرێ بۆی دەرچوانی ئێمە لە زانکۆکانی هەرێم هیچ کێشەیەکیان لە حکوومەتی ناوەندیش نەبێتن باشە کاگە بازەگەر زانیاریتان نەبێت لەسەر کۆلێژی پزیشکی هەڵەبجە زۆر جار پرسیار دەکرێت و دەزانی کۆلێژی پزیشکی ینی خواستێکی زۆری لەسرە لەم ساڵدا دەکرێتەوە لەم ساڵدا خوێنکار وەردەگرێ بابەتی کردنەوەی کۆلێژی پزیشکی گشتی لە زانکۆی هەڵەبجە پرسێکە دەتوانم بڵێم وەزارەتی خوێنی باڵا و تێژنەوەی زانستی بڕیاری لێدەر کردووە و کۆلێژەکە فەرمانی وزاریکردنەوەی هەیە و هەموو دەتوانم بڵێم بەشێکی زۆری ئامادەکاریەکانی تەواو بووە لیژنەی تایبەتمەند هەم لەسەر ئاستی وەزارەت هەم لەسەر ئاستی زانکۆ لە هەڵەبجە کارەکانی خۆیان بە تەواوەتی کردووە و بە تایبەتی بۆ ئەم ساڵەکە تا ئێستاکە لە سیستەمی زانکۆڵین هیچ کەسێک لەم کۆلێژە وەرنەگیراوە بەڵام ئێمە لە ئێستادا لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندەوە هەم لە ڕێگەی زانکۆی هەڵەبجە وەزارەتی خوێنی باڵا سەرقاڵی ئەوەین ئەگەر بتوانرێت بۆ ئەم ساڵ چەند خوێنکارێک لە کۆلێژی پزیشکی گشتی هەڵەبجە وەربگیرێ دەستپێکێک بێ بۆ کردنەوەی کۆلێژەکە بێگومان بۆ ساڵانی داهاتوو باشتر و چاکتر لە ئەم ساڵەکە بتوانین پرۆسی وەرگتن لە کۆلێژی پزیشکی گشتی هەڵەبجە دەست پێ بکەین بەڵام ئەمەش بە میکانیزم و ڕێوشێنی تایبەتە کە وەزارەت خۆی دەستنیشانی کردو و دواتر ڕایدەگەێنێت کە چۆنە و بە شێوازێک دەبێت باشە یعنی ئەگەر چەند کەسێکی ژوەر بگیرێن هەر بۆ میکانیزمانەیە کە شێوەی زانکۆڵین ینی خوێنکار بەبێ غەدر و بەبێ واستە و ئەوە وەردەگیرێن خوێنکارانە بێگومان سەرتاسەری دەبێت ڕادەگەێنرێت کە فۆڕم پڕ بکەنەوە گەرێکێک بێوێت لەوێ نایبێتەوە کاگەڕانکۆ بابەتەکە ئەو بابەتەیە ڕەنگە ڕێوشێنەکە ئەوەی کە وەزارەت دەیگرێتن بۆ ئەو بابەتە ئێستا ناتوانانی باسیکەن یاخود ڕوون نیە و لە داهاتوودا وەزارەت بەرنامەی خۆی بۆکردنەوەی ئەم کۆلێژە وەرگرتنی خوێنکار ڕادەگەێنێتن کە چۆن دەبێت ئایا ئەم ساڵ بە چ شێوازێک دەبێتن و سەرەتا دەمانێت ئەوە بێ بڕیارەکە ئایا بڕیاری کۆتایی ئەوەیە کە خوێنکاری بۆ وەربگیری ئەمە خاڵێکم خاڵی دووەم ئایا ئەگەر بڕیاری وەرگرتنی خوێنکاری هەیە بە چ شێوازێک دەبێت میکانیزمەکەی چۆن دەبێتن و چۆن دەکرێت وەک ئەوەی تۆ باسەکەی بە ئەلانکردن دەکرێت یاخود بە شێوەیەکی فۆرم دەکرێت یاخود بە شێوەی ئەوەی داواکاری هەیە لە هەڵەبجە جێبەجێ دەکرێت ئەم وردەکاریانە هەم لەژێر دراسەکردندا کە بڕیاری کۆتایی لەبارەوە درا وەزارەت ڕایدەگەنێت چکە لە ئێستادا ناتوانین وردەکاریەکە مەتەواتی باس کرێت زۆر باشە کاگە بەس دوا پرسیارم زۆر جار دەوترێ ینی ئەم خولەی وەزارە دەرکێکی قورسی خستۆتە سەر کابینەی ئایندە وەزارە دەرکەسێک بێ ئەوەندارکێکی سەختی دەکەوێتە سەر کە ڕەنگە نەتوانێت ینی وەکۆیم 4 ساڵی پێشوو تێپەڕی ساڵانی ئایندەش بەو شێوازە بتوانرێ هەموو خوێنکاران وەربگیرێ پێتان وایە ئەم پرۆسەیە تازە جێگیر بووە و هەر کەسێک بێتە وەزیر یان وەزارەت چێتە لایەر حیزبوولایەنێکیش لە کابینەکانی ئایندەدا ئازە دەبێ پابەند بێ بەم ڕێوشێنانەوە کە پێشتر گیراوەتە بەر کاگەڕان کۆڕە لە ڕاستیدا من دەمەوێت شتێک بڵێم کە لەم خۆلەدا من لە وەزارەتی خوێنی باڵا بە سەرپەرشتی وەزیری خوێنی باڵا تو ئارام مستافی وەزارەت و لە ڕاوێژکاران و بەڕێوەبەرانی گشتی و هەموو بەڕێوەبەران و هەتا فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ پەیمانگاکان من بەش بە حاڵی خۆم دەتوانم بڵێم ئاسوودەین سەرفرازین و دڵخۆشین کە وەزارەتی خوێنی باڵا لەم کابینێ و کابینەی ڕابردووش بە هەمان شێوە زۆرترین خزمەتی پێشکەش بە خەڵکی کوردستان کردووە زۆرترین دەرفەتی بۆ کوڕان و کچانی وڵاتی خۆمان ڕەخساندووە من بەو شێوازە باسی دەکەم ئێمە بە داشکانی ڕێژەی 1945 لە کرێ خوێندن ساڵانە نزیکەی 7 ملیار دینار ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ کەس و کار و خانەوادەی خوێنکاران و قوتابیان بەڕاستی ئەمە ئەگەر پێم وابێ کارێکی باش بێ کردومان هەر کەسێک لە دوای ئەمەوە بێت دەبێت شانازی بۆ بکە کە ئەم کارە باشانە بەردەوامی پێ بدرێتن دەبێت کار بۆ ئەو بکە کەم کارە باشانە بەردەوام بێت چکە ئێمە لەگەڵ زروفەکان لەگەڵ بارودۆخەکان
هەستمان بە درکمان بە معناتی خوێنکاری خۆمان کردووە بە کێشەکانی زانکۆ کردووە لە کاتێکدا ئێمە 2 ساڵ بەر لە ئێستا کاتێک بارودۆخی موچە لە هەرێمی کوردستان زۆر خراپ بوو بە هەمان شێوە وەزارەتی خوێندنی باڵا سەرڕای ئەوەی کە 5 داشکانی کرد 2 داشکانی تریش خراە ڕێەوە بۆ ئەوەی هیچ بارگرانێک لەسەر خوێنکاری ئێمە دروست نەکرێت پێمانی هیچ کەسێک ئەمەی پێخرا بێتن بەڵام گرنگ و خۆ دوتەن بەردەوام بوون لەسەر ڕێچکەیە کە بتوانێت زۆرترین دەرفەت بخوێنێ ئەسڵم بەردەوام بوون لەسەر ئەوەی کە شتێک نەمێنێ بە ناوی خوێندنی پارالێل بۆ نمونە هەموو خوێنکارێک هەموو دەرسێک بتوانێت داواکاری پێشکەش کە بی کۆنمرەکەی خۆی بچێتە چێبڕچەی وەرگرتنەوە بەڕاستی تموحەکە دەبێت لەوە گەورەتر بێ بتوانین بۆ کابینی داهاتوو هەر شتێک نەمێنێ بە ناوی خوێندنی پارالێل یاخود ئێمە بتوانین بە میکانیزمی تازە و نوێ چۆن ئێستا دەستمان داوەتە پرۆسەیە کە پرۆسی گۆڕانکاری و پێداچنێ و پرۆگرامەکانی خوێندن لە زانکۆپەیمانکان لە هەرێمی کوردستان کە بابەتێکی گشتگیر و زانستی و دەتوانم بڵێم نیشتیمانیە لە هەرێمی کوردستان بێگومان پرۆسەکانی تریش هاوشانی ئەوە درێژیان پێ بدرێت و بەردەوامە بە تایبەتی داشکانی کڕی خوێندن بە تایبەتی و دەڕەخساندنی دەرفەتی خوێندن لە خوێندنی بەرایی دبلۆم و بەکارۆز لە خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا و دبلۆمی باڵا 1 ساڵە و دبلۆمی 2 ساڵی پزیشکی کە ئەمانە دەتوانم بڵێم ئێمە لە جیاتی ئەوەی لە بری ئەوەی خوێنکارێکی ئێمە پەنا بۆ زانکۆیەکی ئاسنزم لە وڵاتێک بباتن بێت لە ناوخۆی هەرێمی کوردستان لە زانکۆکانی خۆمان بە مامۆستای خۆمان بە زانکۆی خۆمان بە بەرهەمی خۆمان بتوانێت خوێندن تەواو بکات و خزمەت پێشکەش بە وڵاتەکەی خۆی و کوردستان بکات. بەڕێز کاگا بازەکرام و تەبێژی وەزارەتی خوێندنی باڵا سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوەش بڕوونکردنەوەکانت لەبارەی پرۆسی زانکۆلاین و هەوڵە نوێیەکانی وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی سپاس بۆ بەشداریکردنت.